بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. برزان و خوشویستانم لدرسي پێشوە باسی ژیانمان کرد کە لە کتێبی پیرۆزی مدارج السالكين ابن القيم چەند جۆرێک لە حیات و ژیان باسەکات، جۆرێک لە ژیانەکان وەکو عەرزم کردن ئەوەی کە دەرسی پێش و باسمان کردو بە سەریعی ئەڵێمەوە ژیانی زەوی بوو، ژیانی نەشون نەماکردن بوو، واتە درەخت و دارەکان کە چۆن ژیان بەسەر ئەبەن و چۆن حەڕەکە خوا ژیانیان ئەخاتە ناوە و ئەو شتانەی کەوا ئیحساسیان هەیە و حەڕەکەیان هەیە وەکو هەموو جۆرەکانی حەیوان، ئەوە جۆرێکی ترە لە حیات و ژیانی مەلائیکەشەیە کە بنیاد نییە لەسەر زەوی، بنیاد نییە لەسەر خواردن و خواردنەوە. و پێنجەم حیات کە لە خزمەتانە باسم کرد بریتی بوو لە ژیانی زانست و زانیاری لە بەرامبەر مردنی جەهالەت و نەزانی کە بەڕاستی دڵی ئینسان بە پێنجەمیان جۆرێکتر لە ژیان وەرەگرێ، جۆرێکتر لە هەست وەرەگرێ. ئەمڕۆ لە خزمەتانە باسی جۆری شەشەم ئەەکەم کە بریتیە لە ژیانی ئیرادە و هیممە لە ئینسانە. بەڕێزەکانم، ئینسان هیممەتێکی زۆر گەورەی خوای گەورە پێ عەتا کردووە. ئینسان ئەکرێ خۆی زەعیف و لاوازکە لە بەردەم بچووکترین شتە، ئەکرێ زۆر گەورە و بەهێز بێ، ئەکرێ زۆر پاڵەوانانە کارکە لەسەر خۆی، لەسەر ئیرادەی خۆی نەمرێنێ لە ژیانە. عولەما فەرمویانە حیاتی دڵی ئینسان بە سێشت بەندە، سێشت: یەک عیلم، دوو ئیرادە، سێ هیممەت. واتە بێ زانستی هەبێ، دوایش ئیرادەکە بۆ خەیر، سێهەم هیممەتێکی زۆر بەرزی هەبێ. بڕواکەن هیممەتی زۆر بەرزی ئینسان کێوی زۆر گەورە لە بەردەم هیممەتی ئینسانە خۆی ناگرێ. بۆیە ئینسان ئەبێ ژیانێکی ناو هیممەت بەرزی بەڕێ بکە. ئەگەر ژیانی ناو هیممەت بەرزی بەڕێنەکە، هەرزوو دڵەکەی ئەمرێ و کۆتایی پێ. عەبدوڵڵای کوڕی مبارەک یەکێکە لە ئەصحابی ڕەسوول الله صلی الله عليه وسلم لە شعرێکی جوانی ئەفەرمێ: ڕەئەیت الذنوب تمیت القلوب. گوناهەکانم بینی وردەورە دڵیان ئەمران، وقد يورث الذل إدمانها. هەر کەس بەردەوام گوناهەکە مدمن بێ بە گوناه، دڵی زەلیل ئەبێ لە بەردەم گوناهەکانە. وترك الذنوب حياة القلوب. هەر کەس واز لە گوناهەکان بێنێ، ژیان بۆ دڵی ئەگەڕێتەوە. وخير لنفسك عصيانها. زۆر خەیرێکی گەورەیە بۆ تۆ، بۆ نفسی خۆت ئەگەر بێت و سەرکەشی و سەرپێچی بکەی لەگەڵ گوناهەکانە و بەرامبەر بە گوناهەکان بوەستی. بەڕاستی دڵی ئینسان پێویستی بە ژیان هەیە، ئەو ژیانەش بە ئەوەی کە عەرزم کردن: عیلم، ئیرادە، هیممەت. ئەم سیانە نابێ ئینسانی موسڵمان ئیرادەیەکی زەعیف و بچووکی هەبێ، نابێ هیممەتی لاواز بێ، نابێ لە عیلما کەم و کورچی و کرسوکاڵی هەبێ. بەڕاستی ئینسانی ئیماندار لەکوێ ئیرادەی لاواز بوو، لەکوێ هیممەتی زەعیف بوو ئەکەوێ. ئەتۆ سێر کە مەسەلەن لە زمانی هیممەت بەرزی ئەم ئومەتە هیممەتی خەڵکی موسڵمان چۆن بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نامەیەکی ئەنووسی بۆ مەلیکی فارس. ئیمامی عومەری نەئەنان، ئیمامی ئەبوبەکری نەئەنان. ئەگەڕا یەکێک لە گەنجەکانی ئەدۆزیەوە ئەم نامەی پیا ئەنارد. بڕواکەن هەندێک لەو گەنجانەی نامەکانی ئەوردە 17 ساڵە عومریان، 17 ساڵ، 18 ساڵ، 19 ساڵ، 20 ساڵ. ئەم نامەی ئەبرد بە سەرێکی بەرزەوە بەرامبەر بەو مەلیکانە ئەوەستا نامەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم پێیە. چەند بە هیممەتێکی بەرزەوە، چەند بە عەزیمی ئەچوە بەردەمی نامەکەی ئەدایە. اینجا ئەم گەنجە یعنی بچکۆلەیە ئەویست تەحەدای ئەم مەلیکە ڕاکێشێ بەرەو دین. هەیان بوو عەزیەتیان ئەدا، ئازاریان ئەدا، هەیان بوو تەماعیان ئەخستە بەردەسی ئافرەت، پارە، سەروەت و سامان. ئەو هیممەتە بەرزەی ئاوا نەئەتوانی لا بکاتەوە بە ئەو شتە بچووکانە، چونکە لە ئاستێکی زۆر بەرزا بوو ئیرادەی ئەم هیممەتی ئەم کێوی هەڵ ئەکەن. ئەو شتە بچووکانە چی خۆی تەنازولی بۆ بکە؟ خۆ ئەم هاوڵانەی کە ڕۆشتون ئەم نامانەیان بردووە، یەک دانەیان لە هاوڵە مەشهورەکان نین، هاوڵە غێر مەشهورەکانن. بۆیە سبحان الله ئەم هیممەت بەرزێ زۆر گەورەیە، لە هەر ئومەتێکە هەبێ ئومەتێکی زۆر زیندوو ئەبێ. دیقەت بدە، ئەگەر میلەتێکی وەکو میلەتی ئێمە هیممەتەکانی کۆکەیتەوە لەکوێ خۆی ئەبینێتەوە. سەکە لە شتانێکی زۆر بچووکە، مەسئولێکی ئەم وڵاتە ئەبینی ئەدە هیممەتی لەکوێیە،
تۆزەی گیرفانی خۆی هیمەتەکان زۆر بچووکن ئینسانە بچووکەکان وڵاتەکان بچووک ئەکەنەوە گەلەکان بچووک ئەکەنەوە بەڵام ئینسانە گەورەکان هەمیشە هەموو گەلەکان بەرزەکەنەوە هیمەتی خەڵک بەرزەکەنەوە ئێمە موسڵمان لەم زەمانە زۆر پێویستمان بەوەیە بە دڵێکی زیندووە بژین تەسەوەر کە ئەگەر ئێمە هیمەتمان بەرز بێت چۆن ناتوانین شەو نوێژکەین بەڵام هیمەتمان ئەوەنە لاوازە لە بەردەم خەوێکە نوشدا ئەدا ئیرادەمان نییە هەڵسین جاری وهەیە گوێمان لە بانگی بەیانی بەڵام ها ئیرادە نییە تو هەستی ئەمە تو هەر مردووی لە حەقیقەتە پێش ئەوەی مردنت بێت تۆ خۆت مراندووە کۆتاییت بە حیاتی خۆت هێناوە ابن تەیمیە ابن القیم لێ ئیجارەتە وەڵی گوێم لێ بوو لە شێخەکەم ئەیفەرموو هەر کەسێک بەردەوام لە دوای سنەتی نوێژی بەیانی هەتاوەکو ئەو کاتەی نوێژی بەیانی ئەکا ئەلەو بەینە چل جار بڵێ یا حەی و یا قەیوم لا إله إلا أنت إلا خوای گەورە دڵێکی زیندوی ئەداتێ دڵەکەی زیندوو ئەبێتەوە ئێمە زۆر پێویستمان بەم ئەذکارانەیە بە تایبەتی وشەی یا حەی حەی هەموو حیاتێکی بە هەرچی شتە بەخشیوە کە ناوێکە لە ناوەکانی خوای گەورە ئەوێ بەم ناوە زۆر داواکەین هەتا خوای گەورە دەروی خێرمان لێ ئەکاتەوە ابن القیم ئەفەرمێ حياة القلوب بدوام الذكر دڵەکان بەچی بەردەوام ئەبن ژیانیان تیا ئەبێ ئەفەرمێ بەردەوام کە ذکر و یادی خوای گەورەیان کرد خوای گەورە ژیانیان پێ ئەبەخشێ أفرمي والرجل هو الذي يخاف موت قلبه لا موت بدنه الله والله بياو كهرشي صفتي بياوتي تياي به أو بياوك لمردني ضلي أترسلك لمردني لاشة مردني لاشة شيء إنسان كوتاي بيئة أروى خطر لواي إنسان زندوبة والله مردبة ضلي مردبة أجاي لأخوي نبي بويا لكون زمان وعرب وتوانا الموت موتتان مردن دو جور مردنا موت إرادي وموت طبيعي مردنا كإنسان خوي أمرينه ضلي خوي أمرينه أو نقولها كذكرناك خوي إهمالك إرادي خوي لاوازك همتي خوي ناهلة خريكي زانس نابه ورده خوي بو خوي لسر زي خوي مران مردنا كتير مردنا طبيعية إنسان نابه بخوي بو خوي مردنا بهنا تسر خوي بويا هركسك لمشيانا ئەگەر هاتوو ئیرادەی نەمرد کاتێک کە بەدەنی مرد ئەو ژیانی دەست پێک ژیانێکی زۆر خۆش بۆ ئەو دەست پێەکە ئێمە وا تەسەوور نەکەین حیاتێک هەیە خارجی ئەم حیاتانە پێوێتە حیات الأرواح لە دەرسێکە ئەگەر خوای گەورە مۆڵەتی دا باسی ئەەکەم وەڵاهی ئەو کەسانێک کە ئەمرن هەندێکیان ڕۆحیان زۆر زیندووە بۆیە کاتێک کە ئەفەرمێ الذين يحملون العرش ومن حوله خوای لە قورئانە ئەو کەسانەی کە عەرشان ئەو مەلائیکانەی کە عەرشان هەڵگرتووە ئەوانەی لە دەوروبەری عەرشان تەسبیحاتی خوا ئەکەن و داوای لێبوردن بۆ خەڵکی سەرزەوی ئەکەن بۆ ئیمانداران ئەفەرمون و تەفسیرەکان ئەفەرمون ومن حوله لە دەوری عەرشا کێن ئەڵەن دوو جۆر خەڵکە یەکێکیان کۆمەڵی مەلائیکان دووەمیان کۆمەڵی ڕۆحن لە حیاتی ئەرواحە ئەژین ڕۆحی مردوەکان لەگەڵ زیندوەکانە زۆر پەیوەندی بەهێزیان هەیە ئێمە وا تەسەوور نەکەین هەر کەس مرد ئیتر قەتع عیلاقە بوو لەسەر زەوی پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەس سەڵەوات بۆ من بنێرێ یا سەلامم لێ بکە طبعا ئێمە لە سەڵەواتە ئەڵێن چی اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم سلامیشی لێ ئەکەین دووشت سەڵەواتی بۆ ئەنێرین سلامی لێ ئەکەین ئەڵێ خوای گەورە ڕۆحەکە ئەهێنێتەوە ناو لاشەکەم جوابی سەلامەکەی ئەدەمەوە بوي والله إنسان كاتك عليه وسلم كأنما برانبر بيغمبري خوا صلى الله عليه وسلم واستوى صلى الله بيغمبري خوا صلى الله عليه وسلم أكا أم جرى لحياتك حياتي أرواحا كي دس بيئك لمردني إنسان ودس بيئك بلام نكسيك خوي بإرادي مردبي ليرة بخوا بإرادي ليرة مردي حياتي أولا زور كل مرجي أبي بوي إنسان نابي ليرة إرادي مردبي أبي هميشه لمجاهدة بي لقل نفسي خويا هول بدا إرادة وهمتي زور برز به نكره عمر بقاته 40 سال كخوي جورا عذر إهانته إنسان عمري جيش 40 سال حتى 40 سال شهر خوي جورا عذر إهانته وأجر غلطك اللي دوتش لو يتر عذر نامنه هيج نكرته مثلا عمره 40 سال به هيج خدمتك نكرد به أبي بروجت هذا بو أمس صال النوية أبي بريار بدم بريار أدم لتشل مزقوتان يجي جماعة مك بو الشاهد من عمره 40 سال بۆ شاهد بن لەسرم 40 جار مزگەوت پاک ئەکەمەوە 40,000 با بڵێن ئەکەمە خێر لەناو مزگەوتە باشە بۆ 40 کەس بۆ 40 لاو قسەی خێرەکەم
چل ئەبێ هەموو ژیان ڕازا بێتەوە بە چلەکان کە گەیشتە 41 بە 41 42 گەیشتە 50 بەڕاستی ئەمە ژیانە ئەمە ئێرادەیە ئەمە هیممەتە. ئیمام عومەر لەگەڵ هەندێک لە ئەسحابە لە ژوورێکە دانیشتون ئەفەرمێ ئادێ تەمەناکەن بۆ ئەم ژوورە ئێرادەی ئێوە چییە بۆ ئەم ژوورە هیممەتتان چییە؟ یەکێکیان ئەڵێ والله هیممەتم ئەوەیە ئێرادەم ئەوەیە ئەم ژوورە پڕ بێ لە ئاڵتون هەموو لە پێناوی خۆیان بچم بگەڕم فەقیر بدۆزمەوە بیدەنێ سەری ئەم هیممەتە بەرزەکە ئاڵتونی ئێوە بەس بۆ خۆی نا چی ئەم ژیانە هەر هەمووی ئەڕوا کۆتای پێیە ئەیە بیبەخشێ. یەکی تریان ئەڵێ والله حەزەکەم پڕ بێ لە مرواری زۆر گرانبەها لە پێناوی خۆیە هەمووی لە جیهادا سەرف بکەم لە پێناوی خۆیە. ئەڵێن ئەی ئیمام ئادەی تۆ الله والله حەزەکەم پڕ بێ لە ئەبا عوبەیدەی جەڕاح ئەمینی ئەم ئومەتە بۆی ئەمانەتی ئەم ئومەتە بمە دەستیان و ئیتر ئومەت ڕزگاری بێ. سەری هیممەتە بەرزەکان کە چۆن بووە ئەی خیاڵی ئێستا ئێمە لەکوێیە هیممەتی ئێمە لەکوێ ئیرادەی ئێمە لەکوێیان مردووە. بۆیە بەڕاستی ئەبێ ئینسانی ئیماندار ئەم جۆرە ژیانەی زۆر ئاگا لێ بێ هەمیشە ئیرادەی خۆی زۆر بە بەرز ڕاگرت بێ. حوتەمین جۆر لە جۆرەکانی ژیان بریتێ لە ژیانی ڕەوشتەکان. هەر ئێستا ئێمە ئەگەر چاو ئاوە تۆزە بن و قێنین تخوا سیرکن ژیانی کەسێکی ترسمەک و ژیانی کەسێکی ئازا بێن لە پێش چاوی خۆتە ئایا ژیانیان وەکو یەکە؟ کەسێکی سەخی لەگەڵ کەسێکی ڕەزیل و پیسکەیە ژیانیان وەکو یەکە؟ بۆیە ئینسانی ئیماندار هەمیشە ئەبێ لە مردنی ژیانی ئەخلاقەکان ڕزگاری بێ ئەبێ ژیانی کردەوە بەر ئەخلاقە هەموو ئەخلاقێکی نزم کە لە تۆیە هەبوو ئەبێ جوهدت کردبێ لە بەرامبەری ئەخلاقێکی جوانت ناشتە بێ بۆی بەرز بیتەوە بۆی ئەرتقاکەی. خۆ هەموو ئینسانەکان کە وەکو یەک ئەژین وەکو یەک نین. ئینسانی وا هەیە لەگەڵ ئاژەڵەکانە یەک مستەوای هەیە لە ئاژەڵەکان کەمتر هەیە نە لە حیاتی علم و زانستە ئەژی بەڵام ئیرادەی نییە سەدان عالم ئەبینی یەک زەڕە ئیرادە و هیممەتی نییە ئەلمیشی زۆر زۆرە. نا کەسێکی تر ئەبینی لە بابی علم و ئیرادا زۆر لە پێشەوەی هیممەتی زۆر بەرزە کێوەکان لە بەردەم هیممەتی ئەوە خۆیان ناگرن. کەسێکی تر ئەبینی لە ئەخلاقی بەرزە بەرزترین جۆری ئەخلاق لە خۆیان کۆ ئەکاتەوە کە ئەمە جۆرێکی زۆر گەورەیە. هەموو پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام بۆ لە ئینسانەکان هەمویان گەورەترن چونکە ئەخلاقیان کاملترین ئەخلاق بۆ لەسەر زەویە. هەر کەس لە ئەنبیا بچێ ئەخلاقی زۆر بەرزە لەسەر زەویە ژیانی ئەخلاقی زۆر خۆشە. هەندێک لە زانان فەرموویانە پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام بۆ زەوی ناتوانێت جەستەیان بخوا. طبعا فرمایشتێکی پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ لا تأكل الأرض جسد الأنبياء أجساد الأنبياء زەوی بە هیچ شێوازێ لاشەی پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام ناخوا. بۆچی لاشەی ئەوان ناخوا لاشەی ئەوان ناڕزێ لاشەی شەهیدەکان ناڕزێ؟ ئەفەرمون هەر کەس ژیانەکانی تری بەهێز بێ کاتێک کە مرد ئەم مردنە دەرەقەتی نایەت کەوا زەوی بتوانێت جەستەکەی بخوا. بۆیە پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام لە ڕووی ئەخلاقەوە بەرزترین پلەیان هەبووە. بۆیە زەوی دەرەقەتی ئەوە نایە کە حیاتی ئەوان با بڵێن لاشەی ئەوان جەستەی ئەوان بڕزێنێ جەستەکەیان ئەمێنێتەوە بە حیاتەکەی تریان بە حیاتی ڕەوشتی بەرزیان. ئەم جۆرە حیاتە ژیانە هەموو ئینسانێک لاوازی و بەهێزیتیە. بۆیە ئەبینی ئینسانێک زۆر سەخیە بەڵام ترسنۆکە ئەبینی کەسێک تر زۆر ئازێ بەڵام زۆر چروکە. ئەبێ هەمومان هەوڵ بدەین ئەو لایەنە زەعیفەکانی خۆمان بەهێزکەین اینجا ئەم حیاتە تەواو ڕنگ ئەداتەوە لە حاڵی خۆمانە و هەستەکەین. والله جاری وای ئینسانێک ئەمرێ وا هەستەکەی ئومەتێ مردووە ئینسانێ مردووە ئومەتێ مرد باشە چۆن ئومەتێ مرد؟ ئەوەندە فەزیلەتی هەبوو ئەوەندە گەورەی هەبوو جێ پەنجەکانی لەسەر زەوی دیارە. ئەتۆ سیرکرد مەسەن من جاری وایە لە خزمەت حیاتی ئیمامی تەبەریە و ئیمامە گەورانە ئەوەستم 1000 ساڵ لەمەوە پێش کتێبێکی نووسیوە ئێستش ناوی زۆر زیدووە. باشە ئەمە چی ئەم حیاتە؟ یان ئەبینی مەسەن شێخی گەیلانی یان ئەبینی سیڕی سەقەطی ئەو ئەولیا گەورانە مالکی کوڕی دینار کتێبێکیشی نییە نووسی بێتی بەڵام وەلیەکی خوا لە زمانی خۆیان قسەکانی کردەوەکانی بوونەتە شتێکی زۆر گەورە هەتا ئێستا ئێمە ئیسفادە لە ئەخلاق و ڕەوشتی ئەوانەکەن. ئەوە حیاتی ئەخلاقی ئینسانی موسڵمانە کە ژیانێکی تر ئەدا بە بەرخۆیە. کۆتا جۆری ژیانەکان کە لە خزمەتانە باسی ئەەکەم حیاتی فەڕەح و سرورە بەخوای گەورە. والله ئینسان جاری وا هەیە ئەوەندە تێکەڵ ئەبێ لەگەڵ خواناسیە هەست بە چێژێک ئەکا سەرزەوی هەست بەو چێژە ناکە.
أم جور لحياته إنسان إيماندار حتى سنتي زياتر أكا لفرمايشتك أفرمي زياتر لخو نزيك بيتو نزيك بيتو نزيك بيتو تاويلي خو بعظمتي خوي أفرمي من أبما إرادي أم عبده أبما جوي بستني أبما بينيني أبما دسو إشكردني أبما قاتو رويشتني سبحان الله يعني أم كسا صفاتي إلهي لسر زويا ورقري إما هو من قصي خذري زنا خضر من بستوى لسورة كهف رجاء جماعة إخوانين وكلا موسى عليه السلام موسى عليه السلام بيغمبره كشي أو بيغمبرني الرتبة لو زوزو برستره طبعا علماء زور اختلافي كي قول لبيني أنا هي هندق الله مردو هندق الله هرزين دو ابن عباس أم خلافة كوتاي بإهنة أفرمي خضر رتبة بيوزني بيك شخصا لزمان موسى هو بدواي نوبه أفرمي له زمانك هيا خواهي قول عبدك لعبدكان بهوي زور خواناسية وزور نزيق بنو لخوا حالا بجيره أوامري خوي بيجيب جيكا لسر زوية أفرمي له همو زمانك بس هر أول زمان موسانية همو زمان التجدد أكا شون بيغمبراتي الرتبية هر زماني كسيبو أفرمي خضريات بريتي لا رتبيك هر زماني كسيك أبي هر زماني خواهي قوليك خلا بجيره بهوي أم حياته كحياتي فرح وسرور بخوا جيانك غيري أم جياني إيما بخوا جاران إنسان لبردم كسيكي زور قورو عابديكي زور قورو أوستا بيك نظرو سيركرني عابدك أم زور جياني أقورا حياتي همي أقورا هند جار عابديكي زور قورو لخوا بكسيكي أوت فلانا كردوي خراب نكي أو كردوي تربك شو أوش تباشا بيك أو همي لبابي أرواحها همي جياني كتير غيري أم جياني إيما بوي إما وتصورنا كين لديواري تاريكا كدنيا جياني إيما تنها لناو مالك خواردن ومناكحة وزواج وجلو برقو أمشتانا كو أبيتو بخوا جيان زور لما قورتر هيا والله جياني أنس بخوا قورترين جيانك لحياتي إنسانا أقر بيبقى يكتوس بيبقى يكتوس لدواي أمان رمضان جهدك إرادي خود بهيسك ورده محاولك بقيت أويك أنس لقل خوايا بياكي خوشويستي در بڕی بۆ خوا گیان خۆشەویستی خۆیت بۆ دەرئەبڕێ دوای خۆت بۆ خۆت هەست بە هەندێک شتەکەی چاوەکانی دڵت ئەکرێتەوە هەندێک شت ئەبینی خۆی گەورە زۆر لطفە لەگەڵا ئەکا هەموو کەسێک شتێکی پێ عەتا ئەکا خۆی گەورە چێژێ لەمێ ئەداتێ ئایا چەنێ بە دوایە ئەڕوا چەنێ خۆی مانوو ئەکا لەگەڵا چەنێ بە دڵ ذکر ئەخوێنێ چەنێ نزیک ئەبێتەوە لە رب العالمین بە سنەتەکانی پێغەمبەریان صلی الله عليه وسلم تا ئەم ژیانەی پێ عەتا ئەکرێ داوامە لە ذاتی پاکی پەروەردگار خوای بۆ خاتی گەورەی خۆت ئێمە ژیانێک ئەگوزەرێنین خوای بۆ خاتی گەورەی خۆت ژیانەکانمان بکەرە کاملترین ژیان لەسەر زەویە یا رب العالمین یا ربی خوای داوام لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت خوای لە کەم و کوڕەکانمان ببوورە یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین لە خۆتمان نزیک خەرەوە شیرینی ئیمان بخەرە دڵمان خوای شیرینی ئیمان بخەرە دڵمان یا ربی پەروەردگارە شیرینی ئیمان بخەرە دڵمان یا ئەکرەم الئەکرەمین خوای کردەوە جوانەکان لە لامان شیرین کە دڵمان پێوەستی دینەکەت کە دڵمان ئارام کە یا رب العالمین یا ربی خوای دڵمان پڕکە لە خۆشەویستی خۆت دڵمان پڕکە لە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یا ربی پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت خوایە دڵمان پڕکە لە خۆشەویستی ئیسلام یا ئەکرەم الئەکرەمین خوایە داوات لێ ئەکەین لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی مردوەکانمان ببوورە لە گوناهی خوشک و براکانمان ببوورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە لە گوناهی خێزان و مناڵ و هاوسەرەکانمان ببوورە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت خوای لە گوناهی دراوسەکانمان ببوورە لە گوناهی هەر کەسێ مافێکی بەسەرمانە لە گوناهی ببوورە خوای داوات لێ ئەکەین ڕەحمەت و بەزەی و میهرەبانی خۆت بەسەر گۆڕستانەکانی ئەم شارەیە ببارێنە یا ربی خوای داوات لێ ئەکەین مەرحەمەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ربی خوای گیان گناه لما پیش کردومان عفومان که گناه لما دعایی کن عفومان که خواه گناه به پنهان کردومان عفومان که گناه به اشکرایی کن عفومان که یا ربی پروردگارا لنیوان ایمو گناه کانا بنیوان مشرق و مغرب دور من خروا یا ربی خواه حجابی که استور لنیوان ایمو گناه کانا دروس که یا ربی خواه هر گناه درقتی خو من ناینو کنترول نفسی خو من پینا کری پروردگارا داوال لیکن تو هاوکاری من که خواه جان تو ارشاد من که تو لگناه کان دور من خروا یا رب العالمین خواه سپارده لای تو هیچ کات زایه نبو زایه نابی
خوای ئێمە خۆمان سپاردەی تۆ ئەکەین یا ئەکرەم الئەکرەمین ئیمانمان سپاردەی تۆ ئەکەین ڕەوشتی بەرزمان سپاردەی تۆ ئەکەین شخصیت و کەسایەتیمان سپاردەی تۆ ئەکەین پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت خوای گیان سپاردە لای تۆ زایە نابێ گوناه و تاوانەکانمان خوای گیان هەمووی ستر کردو و شاردوێتەوە هەموویان سپاردە ئەکەین لای تۆ پەروەردگارە گوناهەکانمان بشارەوە عیبەکانمان بشارەوە خوایە بۆ خاتی گەورەی خۆت فەزەحمان مەکە لە نێو عەبدەکان تا سەر شۆڕمان مەکە زەلیلی بەردەم گوناهەکانمان مەکە زەلیلی بەردەم شەیاطینمان مەکە زەلیلی بەردەم نەفسی بەدکاری خۆمانمان مەکە یا ربی خوایە هیدایەتمان زیاد کە خوایە هیدایەتمان زیاد کە یا ربی خوایە ڕێنمووی دڵمان کە یا ربی پەروەردگارە بمان گەڕە لەو عەبدانەی کە هەڵیان ئەبژێری بۆ خزمەتی دینەکەت یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت خوایە لە ژیانە هەر کەس پیاوەتیکی لەگەڵا کردوین خوایە لە گوناهی ببورە یا ربی خوایە هەر کەس ڕۆژێ لە ڕۆژان لە مزگەوتان نوێژێکی کردو بە درێژایی مێژوێ مزگەوتە خوایە لە گوناهیان ببورە دەرەجاتیان عالی کە یا رب العالمین ئەوانەی لە حیاتان ئەوانەی کە وەفاتیان کردووە خوایە سەرفرازی دنیا و ئاخرەتیان کە یا ربی خوایە هەر کەس خزمەتێکی لەم مزگەوتا کردو لە مادی معنەوی خوایە سەرفرازی دنیا و ئاخرەتیان کە عاقبەتیان پڕ خەیر کە یا ئەکرەم الئەکرەمین هەرچ مادەیەک سەرفەکەن لەم مزگەوتا خوایە بۆیان قەرەب و کەرەوە یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت یا ربی خوایە بەزەی خۆت بەسەر ئەم مەجلیسا ببارێنە خوای گیان بەرەکەتی خۆت بەسەر ئەم مەجلیسەمانە ببارێنە تو گەورەی خۆت خوای ئەم مەجلیسەمان بەجێ نەهێڵا بێ ئیلا لە سەرجەم گوناهمان بورابی سەرجەم عیبەکانت شاردبین سەرجەم گرفتەکانە چارەسەر کردبین خوای گیان هەر کەسمان گرفتێکی بۆمان چارەسەر کە یا ربی خوای ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە پەروەردگارە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵح کە پەروەردگارە داوات لێ ئەکەین ئەومان قەرزارە قەرزی سەرشانمان سووکە خوای گیان ئەومان گرفتێکی هەیە پەروەردگارە بۆی چارەسەرکە ئاژاوەی ناو ماڵەکانمان مەهێڵە هێمنی بەسەر ماڵەکانمانە ببارێنە یا رب العالمین یا ربی پەروەردگارە داوات لێ ئەکەین هەر کەسمان ڕزقی کەمە خوای ڕزقی حەڵالمان زیاد کە ئەوەندە حەڵالمان بدەرە محتاجی حەرام نەبین خوایە ئەوەندە حەڵالمان بدەرە محتاجی حەرام نەبین تو گەورەی خۆت محتاجی حەراممان مەکە خوایە محتاجی حەراممان مەکە زەلیلی بەردەم حەراممان مەکە یا رب العالمین نەفسمان بەرز کە دڵمان بەرز کە لە ئاستی حەرامە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان هەر کەسێکمان نەخۆشە شیفای بۆ بنێرە خوای هەر کەسێکمان نەخۆشین شیفامان بۆ بنێرە یا رب العالمین یا ربی خوایە مسلمانانێکی زۆر داوای دوعای خێریان لێ کردوین یا ربی خوای گیان گومانی باشیان بە ئێمە بردووە ئێمەش بە ئامینی ئەم ئیماندارانەوە ڕوو ئەکەینە بارەگای تۆ داوا ئەکەین خوایە ئەگەر نەخۆشن شیفایان بۆ بنێرە ئەگەر تازە هیدایەتت داون ئیستیقامەیان پێ عەتاکە ئەگەر گرفتێکیان هەیە بۆیان چارەسەرکە خوایە هەر مسلمانە گرفتێکی هەیە بۆی چارەسەرکە خوایە گیان ئارامی بەسەر دڵمانە ببارێنە ئارامی بەسەر ماڵەکانمانە ببارێنە پەروەردگارە ئارامی بەسەر ماڵەکانمانە ببارێنە ئارامی بەسەر ئەم شارەمانە ببارێنە ئارامی بەسەر کوردستانە ببارێنە ئارامی بەسەر ئومەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ببارێنە یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت خوایە بەرەکەت بخەرە ناو عمرمانەوە بەرەکەت بخەرە ناو ماڵ و سەروەت و سامانمانەوە خوایە بەرەکەت بخەرە ناو کاتمانەوە یا ربی پەروەردگارە بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەر ئەم وڵات و نیشتیمانەمانە ببارێنە خوایە کانیاوەکانمان هەڵقوڵاوکە بیرەکانمان پڕ ئاوکە یا ربی پەروەردگارە زەوی و زراعەتمان پڕ بەرەکەت بکە بازاڕەکانمان پڕ بەرەکەت و خەیرکە خوایە ڕزقی حەڵال لە بازاڕەکانمانە زیادکە حرام لە بازاڕەکانمان دوور بخەرەوە کاسبەکانمان خوایە یان ڕزقی حەڵالیان زیادکە یا ربی پەروەردگارە داوات لێ ئەکەین بەرەکەت بخەرە معاشی معاشخۆرەکانەوە یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بەرەکەت بەسەرمانە ببارێنە خوایە بەرەکەت بەسەرمانە ببارێنە خوایە بەرەکەت بەسەرمانە ببارێنە یا ربی پەروەردگارە زمانمان کولە لە دوعایە داوا ئەکەین لە تۆ ئەپاڕێنەوە خوای گیان هەر چاکەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوای لێ کردووی ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە هەر خراپەیەک ئەو خۆشەویستە پەنای پێگرتووی ئێمەش پەنات پێ ئەگرێن و پەنامان بدە یا رب العالمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم